بەڕاستی من سرم سڵماوەکە حەکیم یعنی سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و وەزیری دارایی یعنی بەڕاستی لە هەرێمی کوردستان ئەژین بەڕاستی ئاگادارن کە لە سنووری دوو پارێزگا و دوو ئیدارەی سەربەخۆ 700,000 قوتابی بێ خوێندنگەن یعنی بەڕاستی ئاگادار نین لەوەی نزیکەی 670,000 مامۆستا هەموو یەکشەممەیەک ئەڕژێنە سەر شەقامەکان دەنگ بەرزەکەنەوە ناڕەزایی دەرەبڕم ناوی ئەوانەیەنن کاکە لە خۆپشاندانەکانە من لەوێن بە ئاشکرا یعنی ئاگادار نین ئەگەر ئاگادار نین بەڕاستی ئەمە یعنی نازام چی ناو بنێم کە لە هەرێمی کوردستانە کوردێک بەرپرسیارت بێ وشەی بەرپرسیارەتی زۆر قورسە یعنی مەسئول نەک یعنی ڕەوە ئۆتۆمبیل و لێشاوی پاسەوان و ئەوانە نییە پرۆتۆکۆل و 200 کەس دانێن لە مدیر عام و لە نازانم کێو لەگەڵ ڕێزما لە بەریان هەستنەوە و یەک دنیا میدیا نەقلی مەسئول یعنی ئەوە نا مەسئول یعنی ژیان لەگەڵ میلەتەکەت یعنی تێگەیشتن لە معاناتی خەڵک یعنی ژیان لەگەڵ ئەوانە یعنی کاتێک گەزانی ئەوان ئازارێکیان هەیە تۆ هەست بە ئازارەکە یەکەی ئەوە وەرزی یەکەمی خوێندن خەریکە تەواو بێکا حەکیم سەرۆکی حکومەت جێگیری سەرۆکی حکومەت وەزیری دارایی نەهاتن یەک ڕۆژ بێن گفتوگۆ لەگەڵ مامۆسایان بکەن بڵێن کاکە ئێوە کێشەتان چییە داواکاریتان چییە وەرن بارە سەر داواکاریەکان ڕێکەوین هێندێکیان واز لێ بێنن بۆیان ڕوونکەنەوە هێندێکیان جێبەجێ بکەن